نابینا بوو بەڵام هەموو جوانیەکانی عەشق و ئەوین و خۆشەویستی لە گۆرانیەکانی ئەودا دەبینرا. بێدەنگ مرد بەڵام بۆ هەتا هەتایە دەنگ و سەدا و گۆرانیەکانی بە زیندوی دەمێنێتەوە. چلەی ماڵاوایی کوردستانیە هونەرمەندێک قوتابخانەیەک لە ئاواز و گۆرانی و مەقاماتی ڕەسەنی کوردی. ئێمە بە بەرپرسانی حیزبی و حکومی ئەڵێن و بە وەزارەتی ڕۆشنبیری و هونەرمەندان نابینایان با بە یەکەوە هەوڵ بدەین لە زووترین کات بۆ دروستکردنی پەیکەرێک لە شوێنێکی شایستە و دیاری شاردا بۆ ئەوەی ببێتە سومبلێک هەم بۆ نابینایان هەم بۆ هونەرمەندان. سابر کوردستانی کە ڕەنگاڵەی بوو و دەنگێکی جوان لە ساتەوەختێکە وەکو هونەرمەندێکی خاوەن هەڵوێز دەرکەوت گەڕایەوەی کە مرۆڤێکی نیشتیمان پەروەر بوو و لەبەرەی گەلدا بوو مرۆڤێک بوو لەگەڵەوەی کە نابینا بوو بەڵام درکی بە هەموو دواکەوتوی هەموو وەزەکانی ناو کۆمەلگای کوردەواری ئەزانی ئەم هونەرمەندە هەتا وەسفی بکەی کەما چونکە یەکێک بوو لەو هونەرمەندانەی کە خاوەنی مەقامات و بەستەی خۆش بوو خزمەتی هونەری کوردی زۆر کرد شارەزاییەکی باشی هەبوو بەڵام بەداخەوە جێی داخە ئەم نەخۆشیە نەگری سەر ڕێ لێگرت و نێهێشت خزمەتی زیاتر بە هونەری کوردی بکە. سابیر کوردستانی بەتەنها گۆرانی نەدەچڕی بەڵکو ئاوازدانەر و خاوەنی نووسینی چەندین چیرۆکی خۆشەویستیە لە گۆرانیەکانیدا. کام بوون ئەو کەسانەی هێندەی کوردستانی خۆشەویستی خاک و عەشق و ئەوین لە گۆرانیەکانیدا ڕەنگ بداتەوە. کاکسابیر بە معنای کەلیمە هونەرمەند بێژە بوو لەو هونەرمەندانە زۆربەی گۆرانیەکانی خۆی ئاوازی بۆ داناون زۆربەی تێکستی گۆرانیەکانی خۆی نووسیویەتی و هەروەها شارەزاییکی زۆر باشیە بوو لە وتنی مەقاماتە لە هەمان کاتیشە پێم وایە توانوتی دوو ئامێری مۆزیکیش حەزف بکە کە ئەوە زۆر سوودمەندمەوە بۆ پێشخستنی هونەرەکەی کاکسابیر. هونەرمەندێکی گەورە بوو هونەرمەندێک بوو تایبەت بوو لە بواری مۆزیک و گۆرانی کە خاوەنی دەیان ئاوازی خۆی بوو و ئەتوانم بڵێم چەندێک لە تێکستەکانی گۆرانیەکانی هونراوی خۆی بوو بۆیە بەڕاستی کەلێنێکی گەورە بوو بۆ هونەری کوردی و لە پاڵ هونەرەکەیە خاوەن کەسایەتێکی بەرز بوو خاوەن کەسایەتێکی جوان بوو. ئێمە سەرەتا زۆر سپاسی ئەم هونەرمەندە بەڕێزانە و ئەم یادا پیرۆزە دەکەین کە دەستگای مرۆیی مام و نابینایان و سندیکای هونەرمەندان ڕێکیان خستووە دەستخۆشی بۆ هەموو لایەک بۆ هاوخەمیتان بۆ وەکو کەناڵێک کە لە یادەکەی و هەروەها لە کاتی ناشنەکەیدا ئامادە بوون. هونەرمەند سابیر کوردستانی ساڵی 1955 لە شاری کەرکووک لەدایک بووە. بۆ یەکەمین جار لە تەمەنی 15 ساڵیدا گۆرانی دەڵێت. خاوەنی چەندین گۆرانیە کە بۆ هەتا هەتایە بە نەمری و بە زیندویی لە گوێی هەر یەکەماندا دەزرنگێتەوە. مخابن ئەم هونەرمەندە گەورەی هەر 4 پارچەی کوردستان لە دەی 8 2020 بە نەخۆشی ڤایرۆسی نەگریسی کۆرۆنا ماڵ ئاوایی دەکات. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.